start by these questions. Jason, tell me, at the first time when Time Magazine asked you to paint Masoud Barzani's face painting, did you know anything about him or about Kurdistan? A little bit. کەمێکم دەزانی لەو کاتەدا زۆرم لە بارەیەوە نەدەزانی بەڵام بە دڵنیاییەوە لەو کاتەدا گوێم لێ دەبوو کە لە کوردستان و عێراق و ئێران چی دەگوزارێت زۆربەی کات کە دەبێت وێنە بۆ زۆر لە گۆڤارەکان بکێشم نازانم کەسەمە بەزدارەکە کێیە تەنیا ئەوەندە کە من لەلایەن ئەوانەوە پەیوەندیم پێوە دەکرێت کە وێنەیەکیان بۆ بکێشم یەکەمین شت کە دەیکەم ئەوەیە بە دوای وێنەدا دەگەڕێم بۆ ئەوەی بزانم کەسەکە کێیە و پێی ئاشنابم ئیدی دەست دەکەم بە کۆکردنەوەی زانیاری لەبارەیەوە دەستم کرد بە ناسینی ئەو لە کاتی کارکردنم لەسەر وێنەکەی سەیری ڤیدیۆکانیم کرد لە یوتیوبدا و سەیری وێنەکانیم دەکرد بەڵام بڵێ بەر لەوەی دەست بەکار بکەم ئەوەندە پێی ئاشنا نەبووم. How did you choose that picture? چۆن وێنەکەم هەڵبژارد مەبەست ئەوەیە کە چۆن بەو شێوەیە کێشام How many options did you have? I mean, گۆڤاری تایم دەربڕینێکی تایبەتی پێدام ئەوان کارکتەرێکی دیاریکراویان دەویست نایان دەویست لاواز بێت دایانویست جددی بێت دایانویست بە جۆرێک بێت هەستکردن بە شانازی و بەهێزی تێدا بێت هەر ئەوەندە بوو ئەوە بوو چەند وێنەیەکیان وەک سەرچاوەی کار پێدام کە بە دڵیان بوون پاشان خۆشم کۆمەڵێک وێنەم پەیداکردن کە هەستم کرد باشن ئیدی ئەوە بوو دەستم بە کێشانی سکێچەکە کرد تاوەکو هەستم کرد شتێکی باشە دواتر چاوەڕێی ڕەزامەندی ئەوانم کرد کاتێک وەڵامیان دامەوە پەسەندیان کرد یەکسەر دەستم کرد بە وێنەکێشان بەڵام لە بنەڕەتدا هەموو شتێکم بە پشتبەستن بوو بە داواکاریەکانی ئەوان بۆ ئەوەی کەسایەتێکی بەهێز دەربخەم هەر ئەوەندە بوو شتێکی ئەوەندە ئاڵۆز نەبوو وێنەکەم کێشا شتێک لەبارەی ئەم جۆرە کارەوە بێڵێم ئەوەیە سەرەتا کە دەست پێ دەکەم بە تەواوی نازانم بەڕێوەبەری هونەری چی دەوێت تاوەکو ئەو کاتەی هەندێک کاری لەسەر دەکەم و بۆچوونی سەرەتایی وەردەگرم هەندێک جار بەڕێوەبەرێکی هونەری پێ دەڵێت کە وێنەیەکی دیاریکراوی ئەم کەسەمان دەوێت کە بە فڵان شێوە دەربکەوێت کاتێک وێنەکە دەکێشی پێ دەڵێن ئۆ ئەمە زۆرە یان ئەوە بەس نییە بۆیە لە سەرەتادا هەندێک لەوە هەبوو چونکە یەکەم سکێچم کەمێک تووڕە دیار بوو چونکە برۆیەکانیم کەمێک جدیتر کێشا بوو ئەوەش لەبەر ئەوە بوو کە وێنەکە هونەری هێڵکاری بوو نازانم تۆ چەند لە وێنەکێشان دەزانیت بەڵام هونەری هێڵکاری زۆر ڕەقترە لە وێنەکێشان ئەوە بۆ من وەک ڕێنماییەک بوو دەمزانی کە وێنەکە بکێشم بەو جۆرە نابێت بۆیە ئەوە تاکە شت بوو لەسەر سکێچەکە گوتیان کەمێک تووڕە دەردەکەوێت تۆزێک هێوری بکەوە چونکە بەر لەوەی دەست بە وێنەکێشان بکەم دەمزانی ئەنجامەکەی چۆن دەبێت هەندێک جار گوێ دەگرم بۆ ئەوەی دێڵێن و هەندێک جاریش هەر ئەوە دەکەم کە پێویستە بەو جۆرە بیکەم کە ڕێگە دروستەکەیە بەو شێوەیە ئەگەر ئەوە ڕوون بێت okay, when you start searching about him and YouTube video, picture, how did you find him? You think, I mean, what's your opinion about him? بەڕاستی بە هیچ شێوەیە کاتێکی زۆرم نەبوو بۆ ئەوی بە تەواوی لێ بکۆڵمەوە لێکۆڵینەوەی من بریتی بوو لە زانینی کەسایەتیەکەی چۆن بەڕێدا دەڕوات و دەجۆڵێت و دەربڕینەکانی و ئەو شتانە کاتم نەبوو تاوەکو زۆری لەسەر بخوێنمەوە لە کاتی کارکردنمدا تاکە شتێک کە بۆم دەرکەوت ئەوە بوو کە ئەو تەنیا کەسێکە ڕاستیەکەی من سەرەتا دەمگوت ئەم کەسە کێیە بۆچی بۆ کەسایەتی ساڵ هەڵبژێراوە ساڵی پێشوش وێنەی کەسایەتی ساڵم کێشا بوو پێم وایە ئەوە تاکە هۆکار بوو کە جارێکی دیکە منیان هەڵبژاردەوە منیش لە خۆمم دەپرسی
ئەم کەسە کێیە؟ بۆیە کەمێکم لە سەری خوێندەوە و زانیم کێ بوو. بەڵام ئەو خوێندنەوەیە توێژینەوەیەکی قوڵ نەبوو، بەگشتی شتێکی بینراو بوو. بە زۆری بەو شێوەیە لێکۆڵینەوەم دەکرد. جگەلەوە ئەوەی لە کارەکتەرەکەیەوە دەستم کەوت ئەوە بوو کە ئەو سەرکردەیەکە بەڕاستی خەڵک ڕێزی دەگرن. بەگشتی ئەوە بوو. شتێکی وا نەبوو تاوەکو ئەو کاتەی گۆڤارەکە دەرچوو بابەتەکەم خوێندەوە و زۆرم لەبارەیەوە زانی. من گۆڤارەکەم بە چاپکراوی دەستکەوت، چونکە گۆڤاری تایم پێشوەخت بابەتەکان بۆ من نەنارد. اینجا سەرەتا خوێندمەوە بیرمە لە گۆڤاری تایمم پرسی ئایا ئەمە بابەتێکی لایەنگرانەیە یاخود دژە، بۆ ئەوەی یارمەتیم بدات تێبگەم بابەتەکە چییە. ئەوان گوتیان کە لایەنگرانەیە و بابەتێکی باشە. منیش وتم باشە. بەڕاستی وێنە کێشانەکە بە زۆری پەیوەستە بە بینراوەوە. ئەوەش ئەوەیە کە من دەیکەم. شتێکی دیکە لە باکگراوندی وێنەکە ئەگەر سەرنجت دابێت، لە پشتەوەی زنجیرەچیەیەکی کاڵ دیارە. ئەوان داوایان لێ کردبووم شتێک دروست بکەم کە لە ڕووی بینراوەوە هەموو شتێک پێکەوە کۆ بکاتەوە و جوان بێت. چەند بیرۆکەیەکی جیاوازم بۆ باکگراوند هەبوو، ڤێرژنی جیاواز، بەڵام دواتر لەسەر زنجیرەچیەیەک جێگیر بووم. اینجا من ئەوەم بەمەبەست کرد، چونکە دەمویست جۆرێک کلاسیکی یاخود وەکو وێنەیەکی کلاسیکی و دێرین دەربکەوێت. ئەوان گوتیان کە دایانەوێت بەهێز دەربکەوێت. منیش بیرم لە چیا کردەوە، چیای بەهێز. هەمووی پێکەوە هاوئاهەنگن. هەندێک لەو پرۆسەیە دەیخستمە سەر بیرکردنەوە لەوەی چ پەیامێکی بینراو هەیە باشترە لەوەی هەموو شتێک لەبارەی کەسەکەەوە بزانیت، چونکە بەڕاستی من زۆرم لەبارەیەوە نەدەزانی. بەڵام ئەوە شتێکی ئاسایی بوو بۆ ئەو جۆرە کارەی دەیکەم کە کاتێکی دیاریکراوم بۆ دادەنرێت. زۆربەی جار وێنەی کەسێک دەکێشم کە نایناسم، بەڵام ئەوە خۆشە، چونکە کاتێک کار لەسەر پرۆژەکە دەکەم بەهۆیەوە شتیش فێر دەبم. When you start painting, which traits, which feelings you want to be highlights in his face in your painting, just as a strong man or? Well, no, I mean. شتێک کە لە وێنەکێشانیدا حەزم لێی بوو ئەوە بوو کە چاوەکانی زۆر بەهێز بوون. هەندێک لە وێنەکانی ئەوان تێدا نەبوو، بەڵام چەند وێنەیەکم بینی ئەوان تێدا بوو. چاوی بەهێز و جددی و بەسەرنج بوون. ئەوەش بنەمای سەرەکی کارەکەم بوو. بەڕاستی سەرنجم لەسەر ئەوە بوو. هۆی ئەوەش کە ئەوەم کرد لەبەرەوە بوو دەمویست کە خەڵکی سەیری دەکەن بڵێن واو، چونکە ئەمە ڕێک چاو دەبڕێتە ناو چاوت. اینجا ئەوە شتە سەرەکیەکەیە. کاتێک وێنەی خەڵک دەکێشم، چاو و دەم گرنگترین شتن، چونکە لە ڕێگەی ئەوانەوە لەگەڵ یەکتریدا پەیوەندی دروست دەکەین. هەندێک جار پێویست ناکات بەدەم شت بڵین، بە چاوەکانمان دێڵین. لە وێنەکەدا دەمی گرنگە، بەڵام بەڕاستی زیاتر شتەکە جەختی لەسەر سیرکردنەکەیەتی. ئەوە ئەو شتەیە کە لە کاتی وێنەکێشانەکەدا بەگشتی سەرنجم لەسەری بووە. شتەکانی دیکەی وەک لووت و ئەندامەکانی دیکە و چۆنێتی وێنەکێشانیان لەسەر وردیەتی و دروستی بەندە کە چۆن دەربکەوێت. کارکتەری سەرەکی لێرەدا بوو لەم ناوچەیەدا، بۆیە ئەگەر سیر بکەیت من حەز دەکەم لە وێنەکێشانی ڕوخسار لە هەندێک شوێندا زۆر وردەکار و ڕاستەقینە بم، لە هەندێکدا ساف و سادە بم. اینجا ئەوەیشم لەگەڵ ڕوخساری ئەودا دەکرد. ئەگەر سەیری بکەیت لە لێوارەکانەوە ساف و سادە دەنوێنێت. جامانە و کورتەکەکەی سافن، کورتەکەکەی وردەکاری کەمترە، چونکە ئەو سەرنج بۆ سەر ڕوخسار دەبات.
ئەگەر هەموو شتەکان بە هەمان ڕادە وردەکاریان تێدا بێت ئەوە نازانی سەیری کوێ وێنەکە بکەیت. ئەوە شتێکی سەرەتاییە. خۆزگە بمتوانێت سەیری بکەم تاوەکو باشتر بمتوانێت ڕوونی بکەمەوە دەبێ بە بیرم بێتەوە. Some people says that painting is angry, he's angry in your painting. Yeah. Do you agree? Are you agree? نەخێر، هاوڕانیم. پێم وانە تووڕە دەربکەوێت. پێم وایە جددی دەردەکەوێت. چەند کەسێک لیان پرسیوم کە بۆچی ئەوەندە تووڕە دیارە. نازانم، ڕەنگە لەبەر ئەوە بووبێت کە من زۆر ئاشنای نەبووم. ئەو کەسانەی زیاتر ئاشنای ئەون ڕانەهاتوون بەو سیمایەوە بیبینن. بەڵام ئەوە شتێک بوو پێم وا بوو لە ڕووی دەربڕینەوە بەهێز دەبێت. من لە پاڵ وێنەی واقعیدا زۆر کاریکاتێریم هەیە کە ئەوانە زیاتر گاڵتە ئامێزن و زێدەڕۆییان تێدا کراوە. کاتێک وێنەیەکی واقعی دەکێشم کەمێک لەوەی تێدا بەکار دەهێنم. هەوڵ دەدەم جوڵەیەکی تێدا بکەم. ئەویش بە دەستکاریکردنی ماسوولکەکانی ڕوخسار کە بەرپرسن لە دەربڕین و هەست. بۆیە بەلای منەوە سیمای زیاتر سیمایەکی بە سرنجی جددیە. ئەگەر بمویستایە بە تووڕەیی وێنەی بکێشم ئەوە بڕۆکانیم زیاتر بەسەر چاوەکانیدا دەهێنای خوارەوە. ئەم جۆرە دیمەنەی دەبوو. وێنەکە ئەوە نییە. شتێکی دیکە ئەوەیە کە وێنەکێشان شتێکی بابەتیانەیە و خەڵک هەستەکانی خۆیانی لێوە وەردەگرن. بەو جۆرە بیری لێ دەکەنەوە کە خۆیان دایانەوێت. هەندێک کەس پێیان وایە پارچەیەکی هونەری زۆر باشە. هەندێک کەسیش پێیان وایە خراپە. دوای ئەوەی من کارەکەم تاو کرد ئیدی ڕۆشتووە. ئەوە خەڵکەکە دەتوانن قسەی لەسەر بکەن و ئەو شتە بڵێن کە دایانەوێت. من وەکو خۆم کە یەکەم کەس پێی گوتم تووڕە دەردەکەوێت بەلامەوە سیر بوو. گوتم بەڕاست؟ نازانم. Kurdish people send you many messages or you got feedback from. Describe to me what happened. Yes, so هیچ بیرۆکەیەکم نەبوو، بەڵام بەم جۆرە بیخەمە ڕوو. پاپا بڕیارە لە جیهاندا ئەم کەسایەتیە مەزن و بەرجەستەیە بێت کە هەیە. بەڵام من وێنەی پاپام بۆ گۆڤاری تایم کێشا بۆ کەسایەتی ساڵ و ملیاران کەس بینیان. لە زۆر تەلەڤیزیۆن هەفپەیڤین و بەرنامەم لەبارەیەوە لەگەڵ کرا. بەڵام سەدان نامەم بۆ نەهات. تەنیا چەند کەسێک نامەیان بۆ ناردم کە وێنەکەیان بەدڵ بوو، زۆر کەسیش حەزیان دەکرد پیرۆزبایم لێ بکەن، چونکە ئەوە کارێکی گەورە بوو. بەڵام کاتێک وێنەی مەسعود بارزانیم کێشا، هەرکە وێنەکەیم پۆست کرد لە 2 خولەکدا بەلای کەمەوە 45,000 فانم بۆ زیاد بوو. خۆم شتێک زیاتر لە 100,000 فانم هەبوو. دوای ئەوە کە لە پڕ سەیری ژمارەی فانەکانی پیجەکەم کردەوە، گوتم ئەوە چی دەگوزارێت لە دنیادا؟ لەژێر پۆستەکەمدا زۆر کۆمنت و پرسیار هەبوون. لە بەشی نامەکانمدا هەر نامە بوو بە دوای نامەدا دەهات. گوتم ئەمە شتێکی زۆر سەیرە. چوومە ناویانەوە و دانە بە دانایانم خوێندەوە. نەبدەتوانی باوەڕ بکەم. خەڵک وێنەکەمیان بۆ دەناردم کە پێم وایە لە تەلەڤیزیۆن و شوێنە جیاوازەکانەوە پیشان دەدران. دەمگوت ئەمە زۆر سەیرە. هیچم بەبیردا نەدەهات. زۆر خۆش بوو. بەڕاستی ئەزموونێکی جوان بوو. لەو کاتەدا بۆم دەرکەوت کە ئەم پیاوە چەندە خۆشەویستە، چونکە هەر ئەوە نەبوو خەڵک قسەی لەسەر بکەن، بەڵکو سوپاسیشیان دەکردم. دایانگوت زۆر سوپاس بۆ کێشانی ئەم وێنەیە. منیش هەردەمگوت سەر چاو ئەرکی سەرشانمە.
سەرچاوم منیش دڵخۆش بووم ئەوە ئەو شتەیە کە وام لێ دەکات ئەوەندەی دەتوانم باشترین هەوڵی خۆم بدەم اینجا کاتێک کارێک دەکەم کە خەڵکی دیکە دڵخۆش دەکات یاخود شادیان دەکات ئەوە شتێکی زۆر خۆش دەبێت بۆ من ئەوەش بەردەوام ڕوو دەدات من هەمیشە کۆمنتم بۆ دێت بەڵام نەک بە هەزاران ئەویان لە ڕادەبەدەر زۆر بوو If Time Magazine or someone else ask you to paint his face again, you will do the same painting or because نەخێر more information now about him? بەر لە هەر شتێک من هەندێک جار وێنەی هەمان کەس و هەمان شت دەکێشمەوە و هەر دەکێشمەوە ڕەنگە بەلانی کەمەوە هەشتا وێنەی ئۆبامام کێشا بێت هیچیان هەرگیز وەک یەک نین جار هەیە وێنەکان بە شێوەیەکی دیاریکراو دەردەچن لەبەر شێوازی هەستی من بەرامبەر بە کەسەکە بەڵام جاری واش هەیە دەکەوێتە سەر چیرۆکەکە من چیرۆکێک وێنا دەکەم ئەگەر هاوڕای باسی چیرۆکەکە نەبم ئەوە کارەکە ناکەم بۆیە ئەگەر وێنەیەکی دیکەی مەسعود بارزانی بکێشم ئەوە لەبەر ئەوە دەبێت کە هاوڕای ئەو شتە بووم کە ئەوەندایان کرد بەڵام هەمان وێنە نابێت چونکە ئەگەر ئەوانیش هەمان جۆر وێنەیان بوێت ئەوە من ئەوەم بۆ گۆڤاری تایم کێشاوە بۆیە دەبێت ئەمیان شتێکی جیاواز بێت دەکەوێتە سەر ئەوەی کە باوای دابنین ئەگەر بابەتێک بێت وەک چۆن بڵێم هەمووی پەیوەندی بەوە هەیە کە چیرۆکەکە لەسەر چییە من هەرگیز شێوازی کارێک بۆ کارێکی دیکە نازانم واتە کاتێک بۆ کارێک تەلەفۆنم بۆ دەکرێت یان ئیمەیلم بۆ دەنێردێت و دەڵێن دایانەوێت وێنەی کێ بکێشم و چەندم دەدەنیە و کەی دایانەوێت لەگەڵ کورتێک لەسەر ئەوەی کە دایانەوێ من بۆیان بکەم هەروەها دەپرسم کە ئایا حەزم لێتی کاتێک دەڵێم حەزم لێتی ئەوان زانیاریم پێدەدەن بۆیە بەڕاستی هیچ نازانم تاوەکو ئەو کاتەی بە کارەکە ڕازی دەبم بەڵام ئەم کارە تەواو لە هەر کارێکی دیکە جیاوازە بەلامەوە خۆش بوو کە ئەو پرسیارەت کرد چونکە زۆر جار ڕووی داوە وێنەم بۆ گۆڤارێک کێشاوە و گۆڤارێکی دیکەش زۆر بەدڵی بووە ئەوەی پاپا وا بوو وێنەی پاپام بۆ دێر شپیگڵ کێشا و گۆڤاری تایم بەدڵی بوو داوای لێکردم کە هەمان وێنەیان بۆ بکێشمەوە دەبایە هەوڵ بدەم پیان بڵێم نەخێر هەمان شت ناکێشمەوە ئەو مانای نییە بەڵام دەتوانین شتێکی دیکە بکەین بۆ نمونە چ شتێکی ئەو وێنەیەتان بەدڵ بوو بۆ ئەوەی بتوانم هەندێکشی لەو شێوەیە بۆ ئەمان زیاد بکەم بۆ ئەوەی ڕازیتان بکەم من وێنە کێشێکی فریلانسم نازانم هەفتەی داهاتوو کار لەسەر چی دەکەم چاوەڕێ ئیمێل دەکەم هەمیشە شتێکی پڕنهێنیە Are you interested to know what Masoud Barzani's opinion about his painting? بەڵێ زۆر حەز دەکەم بزانم بۆ چوونی ئەو لەسەر وێنەکە چییە بەڵێ بەپەرۆشم ڕەنگە کە بیبینێت و بڵێت ئۆ زۆر خراپە یان لەوانەیە بڵێت ئەوە چۆن کردوتە بۆیە هەر زۆر حەز دەکەم بزانم چی دەڵێت گرنگ نییە چی لەبارەیەوە دەڵێت من ناڕەحەت نابم ئەگەر بەدڵت بێت ئەوە بەدڵتە ئەگەر بەدڵیشت نەبێت ئەو بەدڵت نییە لە ژیانمدا چەند جارێک بۆچوونی سیاسیەکانیان کەسی جیاوازم بیستوەتەوە کە چۆن لەبارەی کارەکەمەوە بیریان کردووەتەوە جار هەبووە بەدڵیان بووە و جاریش هەبووە بەدڵیان نەبووە بەڵام هەر کامیان بێت من هەر پێم خۆشە بزانم کە بینیویانەتەوە ڕاستیەکە ئەوەیە کە خەڵکێکی زۆر وێنەکانیان بەدڵە و دڵی خەڵکی خۆش کردووە پێم وایە ئەویش بەدڵی دەبێت
بەڵام حەز دەکەم لەبارەی وێنەکەەوە قسەی لەگەڵ بکەم و بپرسم پێت چۆن بوو. لەوانەیە بڵێت ئەم ئەمریکێشیەتە لەشی هەمووی تاتووە وێنەی منی کێشاوە. People, because they are in war Mm-hmm. now. What do you think about them, Jim? Well, I'm not. I'm not. as ڕاستەکەی familiar, من لە ڕووی کولتوریەوە ئاشنایان نیم. culturally, like, what is- واتە نازانم kind of food, خواردنیان چۆنە. کولتور و شتیان نازانم و culturally, that kind- بەو and خەڵکە therefore, ئاشنا نیم. about those بەڵام people. تاوەکو But دۆخەکە as far وا as the بێت situation with لە what's شەڕدا going on بن in و the fact بۆ that, ئەوە شەڕ بکەن کە نەهێڵن داعش داگیریان بکات، just to keep ISIS, من هەستی زۆرم بۆیان هەیە. چونکە ئەوەندەی من بزانم و تێگەیشت بم وا دەرناکەوێت کە جگە لە مەسعود بارزانی هیچ کەسێکی دیکە هیچ کارێک بکات. پێشتر پێت گوتم کە ئافرەتانیش دەچنە سوپاوە کە لەلایەکەوە سەرنجڕاکێش و دڵخۆشکەرە. چونکە من ئەو تێڕوانینەم هەبوو کە ئافرەتان لە سوپادا ناجەنگن. بۆیە پێم وایە ئەوە کارێکی ئازایانەیە و شتێکی زۆر مەزنە. بەڵام دڵتەنگیشم دەکات، چونکە بە هیچ شێوەیەک لایەنگری جەنگ نیم. ئەو ڕاستیەی کە دەبێت هەمووان لە شەڕدا بەشدار بن شتێکی ناخۆش و تراژیدیە. پێم وایە خەڵکێکی ئازان کە بەرامبەر بەم نازانم ئاخۆ بشێت بیڵێم کە بەرامبەر بەم جۆرە خوێڕیانە دەوەستنەوە. شتێکی باوەڕ پێ نەکراوە. تێناگەم بۆ من قورسە. من هەرگیز نەچوومەتە ڕیزی سوپاوە. هەرگیز ئەزمموی ئەو شتانم نەکردووە. تەنیا لە دوورەوە ئەزمموی جەنگم کردووە. وا دەردەکەوێت کە کوردستان شوێنێکە تەنیایە و لەم شەڕەدا هەر خۆیەتی بە تەنیا. ئەوەش هەمیشە شتێکی ترسناک و خەمناکە. وەک پێشتر باسمان کرد، وا دیارە هیچ کەسێک بەڕاستی هیچ شتێک لەبارەی داعشەوە ناکات، بە تایبەتی ئەمریکا. ئەوەش بۆ من شتێکی زۆر بێزارکەرە، چونکە پێم وایە ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان لە ڕوودانی ئەمەدا بەرپرسیارە. ئەوەش یەکێکە لەو هۆیانەی کە کێشەم نەبێت ئەو جۆرە کاریکاتیرانە بکێشم کە کێشاو من، چونکە ناتوانم بەرگەی کاری سیاسیەکان بگرم. لە هەر لایەک بن ناتوانم. بۆیە بەو کاریکاتێر و کارانەی دەیکەم دەتوانم چیرۆکێک بگەێنم. هەندێک جار دەبێت وانەیەک بێت بۆ سیاسیەکان یان گاڵتەیەک بێت پێیان. ئەوە ڕێگەیەکە کە دەتوانم تێیدا بەشدار بم. ڕاستیەکەی تاکە ڕێگەیە کە دەتوانم بیگرمە بەر. What's your opinion about what's the reason that Kurdish people send you many messages, they gave you good feedback about Mr. Barzani's safety? What's the reason? What do you think? Maybe because they are in the war? ڕاستیەکەی بۆ ئەوەی ڕاستگۆ بم نازانم. هەز دەکەم کە دیارە دەبێت ئەو کەسێک بێت کە ئەوان بایەخی پێ بدەن و بەڕاستی خۆشیان بوێت. تاکە شتێک کە دەتوانم پێی بەراورد بکەم ئەوەیە کاتێک سەرۆک ئۆباما بووە سەرۆک لە ئەمریکا تۆزێک سیر بوو. خەڵک کاری سەیریان دەکرد. خەریک بوو بیپەرستن. ئەوەندەی پەیوەندی بە منەوە هەبوو ئەو زۆر کەسی بێهیوا کرد و زۆر لە بەڵێنەکانی جێبەجێ نەکردن. ئێستا ئەگەر لەگەڵ ئەمریکیەکان قسە بکەیت زۆر بێهیوان. بۆ نمونە من زۆر وێنەی جوانی ئۆبامام کێشاوە کەچی هەزاران کەس هیچیان لەبارەیەوە نەگوت.
یان پیان دڵخۆش نەبوون. بەڵام ڕاستی ئەوەی کە وێنەی مەسعود بارزانیم کێشا و ئەو هەموو کاردانەوەیان بۆ هات، دەتوانم بەوە لێکی بدەمەوە کە ئەو کەسێکە خەڵک خۆشیان دەوێت و متمانیان پێیەتی. بەڵام من ئاگام لە سیاسەتەکانیشی نییە. نازانم بەڵێنی چی بە خەڵکی کوردستان داوە. هەموو ئەوەی دەیزانم ئەوەیە کە خەڵک بە شێوەیەکی سۆزدارانە کاردانەوەیان هەبوو. ئەوە تەنیا شتە کە دەتوانم بیری لێ بکەمەوە. کاتێک خەڵک کۆمنتیان بۆ دەنووسیم، زۆربەیان کۆمنتەکانیان بە وێنەی ئەوەوە دادەنا. پێم وایە هەندێکیان سەرباز بوون کە وێنەیان لەگەڵ گرتبوو بۆ منیان دەنارد و بە ناوێک ناویان دەبرد کە ئێستا بیرم نایەتەوە. بە دروستی لە بیرم نییە چی بوو، بەڵام دەیان وێنم لە خەڵکەوە بۆ هاتووە. خەڵک داوایان لێ دەکردم جارێکی دیکە وێنەی بکێشمەوە، وێنەی زیاتری بکێشم، وێنەی جیاوازی بکێشم و پێشنیازیان بۆ دەکردم. منیش دەمگوت ئەوە شتێک نییە من لە بێئیشیدا بیکەم. بەڵێ، دیارە کە ئەو زۆر خۆشەویستە. ئەوە ئەوەندەیە کە لەبارەیەوە دەیزانم. Kurdish people know you all, and they like you. They appreciate because you paint their leader's face. Mm-hmm. Do you have any message for them? Just because they sent you many messages. Now you have time to answer to them. شتێکی خۆش هەیە کە ئەوەیە من بۆ خودی خۆم سیاسەتێکم هەیە. کاتێک کەسێک نامەیەکم بۆ دەنووسێت، هەوڵ دەدەم وەڵامی بدەمەوە. ژنەکەم خەریک بوو بەوە شێر دەبوو، چونکە لە جەژنی سوپاسگوزاری بووین لەگەڵ خێزانەکەی ئەودا و منیش وەڵامی دانە بەدانێنم دەدایەوە و دەمگوت سوپاس، چونکە ئەوە بۆ من مانای زۆر بوو. کاتێک خەڵک ئەوە دەنرخێنن کە دەیکەم، چونکە من زۆر کار دەکەم. بەڵێ، پێم خۆشە سوپاسی خەڵکی کورد بکەم کە ئەو هەموو سوپاسیان کردم بۆ ئەو کارەی کە کردم. بەڕاستی زۆر حەزم لەو کارە بوو کە کردم. ئەوە بۆ من مانای زۆرە. بۆ ئەوەی ڕاستگۆ بم، نامەکان لە ڕادەبەدەر بوون. زۆر سیر بوو. هەرگیز چاوەڕوانی ئەو شتم نەدەکرد. زۆر خۆش بوو. سەنجڕاکێش بوو. Do you want to say something more? Because my questions is نازانم. مەگەر تۆ پرسیاری دیکەتە بێت. ئەگەر نا من قسەم نییە. So. Thank you.